سەربازی ون ئەمجارە چیرۆکی خۆبەخشێک دەگێڕێتەوە کە کاسەی دەستی پڕە لە مەینەتی و ئێش و ئازار، پەنجەکانی بۆ خزمەتکردن لە جوڵە ناوەستن. ئەو مرۆڤە پاک و دڵسۆزەش کچێکی کوردی دانیشتووی وڵاتی سویدا کە ماوەی 5 ساڵە لەگەڵ ئێش و ئازاری میلەتەکەیدا دەژی و تێکەڵ بە مەینەتی و ئازارەکان بووە. دەیەوێت ببێت بە بەشێک لە چارەسەر و هاوکاری هاونیشتیمانیەکانی بکات. سال 1992 از امچوین سوید و اوشنگی وره ام سوید بوین، از سوید آمازن بوین. من در سا پرستاریه من سوید خلاص کردیم. از من چند سال سوید شوله پرستاریه کرد. سال 2012 هگو خستخانه سویدی و بو من حس کرد که بیمه کردستانه، چون که اچجارا کردستان نبویم، از دایگ نبوم و من بیا ببینم که چاویه ویرا شول کن. من اول گویی از بس 6 حیوا مینم و پشتی 6 حیوا بو تقریبا 5 سال و نیف. ئەوەی دڵ و ڕۆحی ئەم کچەی گۆڕی لەوەی هەموو ژیانی خۆی لە سوێد بەجێ بهێڵێت خۆشەویستی و دڵسۆزی بوو بۆ کوردستان. شیلان بەهۆی پسپۆڕی لە بواری تەندروستیدا بڕیاریدا بەشێک لە کارەکانی ئەوە بێت هاوکاری تەندروستی و پزیشکی پێشکەش بکە. ئەو هەر لە ڕێگەی نەخۆشخانەیەکی تایبەتەوە کە خۆی تێیدا کارمەندە هەوڵیدا لەسەر ئەرکی خۆی چارەسەری ئێش و ئازاری ئەو منداڵانە بکات کە هەستی بینینیان لاوازە و چاویان گرفتی هەیە. شیلان بە هاوکاری چەند پزیشک و کارمەندێک بێبەرامبەر ئەم ئەرکە لە ئاستۆ دەگرێت و ئەم ئازارانە ساڕێژ دەکا. ئەم کارەشی زۆربەی کات لە ناو کەمپەکانە و هەندێک جار لە نەخۆشخانەش ئەنجامیەدات. اولین کاری خوبخشی خلق مای روژاوا بو هگو روین هات نه باشور مواره هاری کاریا واکر و گو پرستار امچوی نواره امچوی کامپا مشغول کرد مجلو بردان مقلم دان کتاب یعنی هر تشگج دست ما تا دوی وقتی مدان درمان بون چه بون مدان. من پاره دوست عملیات داین کو آواره بون کو پاره نبون کو عملیات خوب بدن ایک چاو بو ایک جی دست بو گلک جارا کو یه تاتی نویره من جاودوایت فحص کرین بلاش من خو پاره بری که خوی داین و از عائله که خودان کم گود دف من گلگ یعنی یا نزدیکه دف یعنی بو من گلگ مهمن نکهید بینه وکی عائله من دویه وگی دیجی هندت تشت هنکو پاره پیویس ناکتن تو بدهی بس تو اوینیا خونی شواب دی او بسه گلک جاره از آچوی من کمپ من هدیه نبون بو بچیگاب بکرم چون که مپاره نبون بو همی بچیگاب بکرم یعنی از دست خالی آچوی من کمپه بس هکو تو بچیگاد گیه باشه خو هکو تو جنکا گلوات رینه خاره و گلوانا تا آخوی بوانا بسه هنده جاره از نشم همی بچیگاب گمه باشه خو چون که گلگن بس اگر تو صح که ناف چاود وادا هندک اب که بخش باشه خو و هندک صح که ناف چاود وانا بوانا بسه یعنی هکو تو که کنی گلوانا بوانا بسه
سەرباری هاوکاری تەندروستی یەکێکی دیکە لە کارەکانی شیلان و هاوکارەکانی ئامادەکردنی هاوکاری و کۆمەکی پێویستە بۆ ئاوارەکان هەر لە شنگالەوە تا هەولێر و مەخموور و دەوروبەری. ئەم خۆبەخشە هێزێکی زۆری لێ بەدی دەکرێت. دەستەکانی بوێری و ئیرادەیەکی بەهێزیان پێوە دیارە لە هەڵگرتنی ئەم هاوکاریانە. سەرچاوی ئەم هێزەش لە ناخی شیلان خۆشەویستیە بۆ کوردستان و میلەتەکەی. هاریکاریا کو بو ما هاتیش هل کردستان ما فریکرینا بو کمپا خانکه باجت کندال ایک باجت کندال دو کورگوس که خورماتو و کرکوکه و حتی ما هاریکاریا خلک روجاوا جای کری وره ما مکتب گا آوا کری لباجار عموده ما هاریکاریا مسیحیت خوید کرین وره کمپا مسیحی ها کوید ویرا هولره مویره جه هاریکاری های گرین ئێمە وەک ئاوارەی خەڵکی کەرکووک زۆر سوپاسی ئەم خۆبەخشانەکەین کەوا ئەم شتانیان بۆ ماوەڕا هێناوە بەڕاستی بەسەرمانیان کردوێتەوە کەم تەرخەمیان نەکردووە تا ڕادەیەکی باش هاوکاریمانیان کردووە و هیواداری نمونەیان زیاد بێ ئینشەڵڵا یعنی بەڕاستی ئەوەی کەوا پێویستمان بۆ بۆمانیان هێناوە وەکو خۆتان نەبینن دۆشەکە و سۆبای نەوتیە کە ئێمە بمستمانە پێویستمانە و وعدیشیان داوە پێمان ئینشەڵڵا شتی زیاترمان بۆێنن خەڵکی هەولێر بەعام کەم تەرخەمیان نەکردو بەڵام ئەم خۆبەخشانە وەک شتێکی سەرێکی یعنی زیاد هاوکاریمانیان کردو زۆر سوپاسیانەکەی نمونیان زیاد بێت وەڵاهی وەصفی ئەم هاوکاریە و ئەم دەستگایانە زۆر باشە بۆ خەڵکی هاتنەتە هانای خەڵکەوە و یارمەتی خەڵکی ئەدەن و خەڵکی پێویستی ئەبەم زستانە پێویستی بە پێداویستی زۆرە بەتانی و ئەمە زۆپەیە و ئەمە هەموو شتێکە و یعنی جێوڕێنیە جار وایە زۆر یارمەتی خەڵکیان داوە خاصەن ئەم دەستگا خۆبەخشەکە دەستگای ئێوە یعنی زۆر یارمەتی خەڵکیان داوە. ئێستا لێرە بەرەو کەمپی خانکێ دەچن لە سنووری شاری دهۆک. ئەم کەمپە هەزاران خێزانی ئێزدی و ڕۆژ ئاوای کوردستانی لەخۆگرتووە. شیلان هەموو هەوڵی گەیشتنە بەو خەڵکانە تا لە نزیکەوە بیان بینێت و هاوکاریان بکە. کمپا خان که اکتیویتیت سنتر اگاوگیری ویره ما 5-6 ماموستایت هاین یک ماموستا بو بچیکایا او بچیکت ایتیم دنا ویره رسما بخود شد کن ماموستایک ما های لبو خیاطیه درونا جلکا جنک دنا ویره تشتاد درین مامۆستاگا ماودیا های درسێ نیشاد دادن بۆ ئەو کەسێکی تکون نەچەند دەرسێ بخینن. شیلان لێرە ئایندە بنیاد دەنێت و هیوا دەخاتە دڵی ئەم منداڵانە و بەرگێکی تازەیان بۆ دەپۆشێ. لە هەر جەنگ و ماڵوێرانیەکدا منداڵان بە ڕۆحی پاک و پەپ و لە ئاسایانەوە لە هەمووان زیاتر ئازار دەچێژن بۆیە لە هەمووان زیاتریش پێویستیان بە هاوکاری هەیە. مکتب زوستان گل مکتب دو زوستان گلک سار بو بچی گلک جارانات هادن مکتب هندیا سار بو بجا ما بو هر صفحه که اودی کری صوبا کریم و ما تناقض گلیشی بو مکتب کرین و چون بو ما مکتب و اودی گلک یا گرینگه
هەموو هیوای ئەو کچە خۆبەخشە لە باوەشگرتنی ئەوانەیە کە ژیانیان لێزەوت کراوە و لە دەربەدەری و بێماڵ و حاڵیدا دەژین. از برای 5 ساله من دست به ویشولیگر و که خوبخش ناف رخرا و هل کردستان دا از شول کم و مهاری کاریا همی خلق خو کرد هم خلق روژا و هم خلق مای ازدی مهاری کاری کرد من جلگ دان جلو برمدان من درمان دان من لاندگ دان لاندگ بو بچیکا ما صوبه دان، بطانی، شیر، حفاظه ما فحصت بچیکات کردن یه جاوا فحصت جاوا یه کمپ خره که باجت کندال ایگو دو مخر جاوا خر فحص کردن هر تشته که دست مد هات کو ام بشاین مد کرد هنده جارم تشتک نبو کو مثلا کو هاری کاریاواب کی و کو وانا پیوستی بس کسی بو تو بس رین خاره گوی خوب دای درد و دل وا کسی بو بس تو گلوا رین خاره چای که و خوی قهوه که و خوی آن همو بس رین خاره گلوانا باخوی هندک هبو بچیک هبون گو بس پیویس بود تو که ناف باشی خودا ئەو کچە خۆبەخشە بە ئومێدەوە دەڕوانێتە ئاوێنە ژیان و حەز دەکات بە کارە خۆبەخشیەکانی ببێتە بەشێک لە نەخشەی کوردستان لە داهاتوودا تا لە سربەخۆبوونی گەل و خاکەکەی شوێن پەنجەی دیار بێت و لە کاتی وێناکردنی جوانیەکانی کوردستان جوانی کارەکەی خۆی بە سەربەرزیەوە ببینێتەوە. آمانجا من اوکو من همی گاوا حس کردی از هاری کاریا خلقی بکنم راستی دادویدن از بوما پرستار چون که من حس کرد هاری کاریا خلقی بکنم و ملت من پیویستی هاری کاریا وکی من آن وکی ایگی دیتر چون که از ام خوشی آوره بوینه نه بس ام ملت من کرد همو جانا خدا یه آواره بین اگه اصلا کم تو نگی با کی دکتن اول وگی اصلا شم بجم اول ارکل لسر بیانیا بس اول ارکل لسر من بس نه سر بس سر من لسر همو ملت کرد اول ارکل کو ام بدن هاری کاریا ایگودوب کن ام بحثی وان دوره بکن کو دوره شیلانی وان لگل منظمه اول بریج راستی کارگی گلکی باش کردن پنج اکتیویتی هنر کو دوره رسم و یا بیزه و یا خوارنه و یا ای بی سی و گل یا سپورته زارو گلگیت کیف خوشن و یعنی همی زاروگات بین بجداری دوی کاری ده بکن هم تقریبا روزی 25 زاروگات بین و هشتا هندگی دیجید بین هم حیوانه هندگ زاروگی نوی هر هی و هندگی. I know Sheila from 2012. جه 2012 و شیلان نیاسم لهمان خوشخانه مکار کریه به هفره. باشترین حوالو وکی خوشکی که بیه بومن. او مالبات من الفری. شیلان بردوام حجه کرنه دد خلقی و آلیکاری خلقی دیگه. حتی از کاریناویش دابه دم و حجه کرنا خو هف بشت که دیگه الخلقی. خوشکا شیلان هوا و هاد نویدری او گروپی خو الگر هلب کردستان شولت کن. هات ندعمك سبورتك مازن دانا في بنجهي او بنجهي شي نافي اور بريجا بنجهي كي فيغا ما نافي كي هرمانا اور بريج سرپرشتيا راست وان بين حتى 6 فيغا اكتيفيتي من دسبيت كن بردام حيوانا وان قلق يعني دعمك دعمه ومبونا شريك الفيدري فيغا ام بردام وان في كاري خودشي براست شيلان وكمين والقر هيل كردستان قر جماعتي خو
العنوان دعم وتقصير نكريه. ئەو ماڵ بە ماڵ هەموو ئەو ژنانەی دەرونیان پڕ لە ئازارە بەسەریان دەکاتەوە و جلو بەرگ و پێویستی زستانیان بۆ دابین دەکات. ام 3 نفرینش کوشرخه هلپ کردستان کو ام کردستان جین ازم کوین و دکتر لقمانه و او 7 نفر دی سوئد جین ام بلافت کین فیسبوک دا و عردی دا ام بلافت کین کو مثلا ما پیوستی بو هنده تشتا هیا مثلا درمان آنجی بطانیه و ام پارا کوم کن همش دولت سوئد یعنی هم کردت مید سوئد و هگو ما پارا کوم کرن سوئد دا اما پارا دینی نویره و ام تشتا پید کرین بس اول تو ویتن مثلا ریسرچ که خلکی چه پیوسته همچین ریسرچ کن گل محافظت آخوین یا گل اگدید آخوین و تشتاد بید کرین بجا که چه تشتا بطانین دوشگن شیر حفاظه یا که چه تشتا ام بو خلکی کرین ئەم کچە خۆبەخشە زۆر بە گەشتبینیەوە لە داهاتووی کوردستان دەڕوانێ. ئەم تێڕوانین و تەماشاکردنە لە داهاتووی وڵاتەکەی وای کردووە بێگوێدان بە بەرژەوەندی کەسی و سامان و ماندووبوون بڕیار بدات خۆبەخشانە ئازاری گەلەکەی ساڕێژ بکات و دەستی هاوکاری بۆ هاونیشتیمانیەکانی درێژ بکات و لە ئامێزیان بگرێت. از هیوی دارم که خوبخش زیادتر لبن که خلق ما پترتر درس بخینیدن ام علمی پیش کبین و باوری هبیدن دفع من باوری گلک مهمه بدن ما باور خو هبیدن لا دەستگرتنی ئاوارەکان و گەیاندنی هاوکاری و پاراستنیان لە سەرمای زستان و دابینکردنی پێداویستی ڕۆژانەیان و پاڵپشتیکردنیان بۆ ژیانێکی باشتر و تێپەڕاندنی ئەم دۆخە سەختە. بۆ ئێتیم هەڵ کوردستان هاریکاریا منداڵێت ئێتیم دکەتن ئەف منداڵە پێویستە تەمەنی کێمتریش 12 سال بیدن یا 16-17 سال اما هر هیوه پارا دینوا اگر خیشکو برا بن مثلا 2-3 خیشکو برا بن ام هر هیوه $5 دینه اگر زیاده ترش 3 خیشکو برا بن ام هر هیوه $100 دینه و اف پارا ام حیوانات چینه ویره و ام پارا دینه حتی عمره و بیده 17 سال و ما قانون که هی ناف اودیه دا بو چی پارا ول بگیرن گو هر بچی که پارا ول بگیریدن ویدن بچیده مکتبه اگر نچیده مکتبه خو اگر حال واجی نخوش بیتن ام نشن بدینه چونکه بو ما مکتب گلگا مهمه گلگا گرنگه گو بچی که ایتیم بچن درسه بخینن بو پاشا روژا ویا باشه دا بشن سر به خوبن خدای شیلان گلک اقنجت کشم تقصیر نگرو هر ما هنگ دراویتینه تا زاروید ما زلامک نیف زاروید مدنینا مساعدش مرد کمالاوی آوا تقصیر نگرند کشم و جماعت آخو
خدي نشوي بو من كاريم جلكين مدرسة زارو خرا كرين كالذين جورذين كم كنا مساعدة كم على ويا فقال لك يا وجماعة أخو شمارة مساعدة كان دريف شمارة تيني مالا وانا فا تخسيرنا كان خدي كان نشوان بو خديش مناتم جلكين مدرسة كالات زارو خرا كرين اتشنا مدرسة هروس به دريفش ما خوازين أم الدانيتي قال له خاريا ما كرنا مالا وانا فا وجماعة تاويجي سپاس شمارت كان ونشوان من كايم زارو خوي كان هم بيزل آمنا بابت هم دسي داعش دنا ما هم بش دسي داعش خلاص کرنا مالا وانا فا اما اداره کمپی خان کې دستخوشی له هوان دکن وی کاری او پیراون او کارگی پیروز پیتکن داخلی کمپی دا بو اوان ایتاما بو وان ناجات دست داعش درکتی بو خلکی کمپی کیف خوش بو خو بخش بونا هوان بو داخلی کمپی وی کاری دکن خود قال لك تقصير ناكن جماعتي قانج مرة تقصير ناكن شتشتي دستي وانا وي بش مراني يزارو كن مرة ما لا وانا واقف دارا تقصير ناكن فوت مرحبا مامۆستا. لەم کەمپەدا سنتەرێکی پێشکەوتوشیان بۆ دروست کراوە بۆ لە باوەشگرتنی هەموو ئەوانەی باری دەرونیان ناجێگیرە لە ئەنجامی ئەو هەموو ئازار و ناخۆشیانەی بەسەریان هاتووە. بۆ ڕەوانەوەی ئەم خەم و ئازارە چەندین کار و چالاکی خۆبەخشی ئەنجام دەدات. لەم کارانەش خولی فێرکاری و وێنەکێشان و خوێندن و خوێندنەوە و شوێنی ئارام بۆ ئەو ئافرەتانەی ڕزگاربووی ژێردەستی تیرۆریستانی داعشن. في اكتيفيتي سنتر جي ام معاشا دينا ماموستا وبرابطريش فان ماموستا كو اكتيفيتي سنتر شول كان همي اوجي آوارنا يعني وكي هاريكاريا كي دود كي بو ماموستا و خلق کمپیجی بچیک فری درس خواندن ادمن جنکت مگو چجارا نچوینه سرصفه که رینشی نخاره نکشن ناو خوب بنویسن اوه بو ما مهمه بو پاشروجا ما کردستان مهمه درس خواندن گلک بو ما مهمه که خلق من خواندوار بیدن راستی دا او ناوی که لسر برنامه‌کتان دانا سربازیون براستی دتوانم بریم پر به پیستی خویتی لبو شیلان اتروشی که جمع لیبو و بشکل سیوی کی بیستمان که چند دوره چی کاریگری هبوا لبو هاوکاری کردن و کوکردنەوەی هاوکاری لبو مو پێداویستی لبو ئاوارەکان و لبو حالەتەکانی تر مەرزی هەر ئاوارە لەبەرەوەی دەتوانم بڵێم یعنی ئەوەیان بە تایبەتی وەکو کچێکی کوردیش ڕۆڵەکی زۆر کاریگەری هەبووە و جێگای شانازیە کە ئەو جۆرە خەڵکانەمان هەیە بە تایبەتیش لە دەرەوەی وڵات کە توانیتیان هەوڵ و ئەمە دەزانین ئاسان نییە کۆکردنەوەی هاوکاری لە دەرەوە لە بۆەوەی قەناعەت بە خەڵک بینی بە خێرخوازەکان بینی بە ڕێکخرا و کۆمپانیەکان بینی لە بۆەوەی هاوکاری بینی لە بۆ وڵاتەکەی خۆت ئەوە نیشانەی ئەو پەڕی خەمخۆری و دڵسۆزیە. ئەم خەڵاتە خەڵاتی بەرنامەی سەربازی ون لە کەناڵ 24 بۆ خاتوو شیلان ئەتروشی و هاوکارەکانی لە ڕێکخراوی کاڵب کوردستانی سویدی کە هەڵسان بە کۆکردنەوەی هاوکاری لە بۆ ئاوارەکان و هیوادارم کە نمونەیان زۆربی و هەر بەردەوام و سەرکەوتوو بوون لە کارەکانیان. پیرۆزە سەرکەوتوو. ئێستاش بە باشی دەزانین هەر بە هەمان بۆنەوە دیارەکی سیمبولی کە بریتە لە لۆگۆی پارێزگای هەولێر پێشکەش بە خاتوو شیلان ئەتروشی و هاوڵەکانی و ڕێکخراوەکەی بکەین وەکو یادگاریەک و بەبوونێ و کارەکەی